وا بڕیارە لە کۆتاییەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت. کەرکووک هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق دوای 18 ساڵ لە بەڕێوە نەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەشداری پرۆسەکە دەکات. سەبارەت بە یەکلیسی لایەنە کوردیەکان یەکێتی و پارتی لە ڕاگەیاندنی پێشوەختەدا بڕیاریان داوە بەجیا بەشداری پرۆسەکە بکەن. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هۆشداری دەدات لە ئاگەری بەردەوامی ناکۆکی و پەرتەوازەیی نێوماڵی کورد ئەوەشی ماوە لە دەست بدرێت. ئەوەی خەریکی تەخوینکردنی یەکترین ئەوەنە خەریکی ڕێکخستنەوەی نێوماڵی یەکتری نین. بۆیە هەر کات ئێمە باز کە ئەو دوو حیزبە زمانیان نەکەیتەوە ئەم باسی وێکی ئابەکە و با 16 ئۆکتۆبرەکە ئەمانە زەرەری زۆر لێداوین. ئەمانە هەمومان نەزانین ینی ئەم ڕەفتارانی کە کردویانە هەمومان زەرمان لێ کرد. ئێمە لەسەر تێبینیشمان لە ئەدای کارکردنیان لەم ناوچانە بە درێژایی ئەوەی کە ئەم دەسەڵاتیان ئەم ناوچانە هەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشا بە زەروری ئەومان زانیوە کە پێویستە کوردیەک لیست بێ. لەبەرەوەی ئەمەی زەرێکی گەورە ئەەکەین باوەڕ و قەنەعەتتان بێ. من بەڕای خۆم وایە لەم زەرەرەی 16 ئۆکتۆبەر زۆر گەورەترە بێ باچەکەی. هاوکات یەکێتی پێی وایە ئەگەر کورد نیوەی زیاتری کورسیەکانی کەرکووک نەبات ئەوە ناتوانێت گۆڕانکاری لە پەیکەری بەڕێوەبردنی شارەکە بکات. چاودێرێکیش دەڵێت ئەو ناکۆکی و لێکترازانەی ئێستا لە نێوماڵی کورد هەیە مەترسێکی گەورەیە بۆ دۆزی کورد لە داهاتوودا لە ناوچەکە. یاساکەش وە ئەخوازیە لیستێکی گەورە هەبێت یا دوو لیستی بەهێز هەبێت گونجاو بۆ ئەم مەرحەلەیە کە ئێمە بتوانین بچینە پرۆسی هەڵبژاردنەوە بۆ ئەوەی لە دەرەنجامی هەڵبژاردنەکەیە بتوانین زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگا بەدەستبێنین بۆ بتوێنن لانی کەم 50+1 بین، چونکە 50+1 نەبین ئێمە ناتوانین تەحاکوم بە کورسیەکانی بە پۆستەکانی شاری کەرکووک بکەین کە بتوانین بەدەستیان بێنەوە کە لە دەستمان چووە. پێم وایە ئەو تەوەجوهەی هەیە لە کەرکووک تا ئێستا و ئەو پەرتەوازەیی کە لە نێوماڵی کورد هەیە تا ئێستا دۆخێکە تەسەورم وایە مەترسیێکی گەورەیە بۆ سەر قەزەی کوردی لە کەرکووک لە ڕاستیە. ئەم پاشاگەردانی ئەگەر ئێستا گفتوگۆی لەبارەوە هەیە یان ئەگەرەکان لە بەردەم ئەم هەموو لیستەدا کراون کە ڕەنگە هەبن، تەسەورم وایە کورد زیانمەندی یەکەمە بێ لە مەڵبژاردنە و دۆخی کورد لە کەرکووکات ئەچێتە ئاستێکی مەترسیدارەوە کە تەسەورم وایە ینی لە مێژوویەکی نزیکا کوردەوەندە وەزعی خراپ نەبووە لەم ناوچانە بەدڵنیایەوە. ماوەی 18 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە نەچووە. ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی چارەنووساز بۆ کورددا دەنرێت، بەڵام بەم پەرتەوازیەوە کە هەیە ناتوانێت تیایدا براوە بێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.